خاڵەکی دیکە ئەوەیە کە کەسایەتی بەهێز کەسایەتێکی بەرژەوەندی خواز نییە، واتە بەرژەوەندی هەمووان بەلاوە نانێ تەنها بۆ خۆی هەوڵ بدا. دائیمەن لەگەڵ ڕاستیە. ڕاستی ئەگەر لەسەر حیسابی بەرژەوەندیەکانی خۆشی بی پشتگیری ڕاستیەکە دەگری، پشتگیری حەق دەگری. بۆیە سڵەوە ناکاتەوە ئەگەر شتێک ڕاستی تێدا بیتن پشتگیری بکاتن. بەڵێ بەڕێزان، لێرەدا ئەوە چەند خاڵێک بوو، چەند کورتە باسێکی پوخت بوو لەسەر ئەوەی کە چۆن دەبیتە کەسایەتێکی بەهێز یاخود کەسایەتی بەهێز هەڵگری چ سیفەتێکی باش و چاکن کە لە خۆیاندا کۆ کردیتەوە. بەو هیوایم هەمومان بتوانین هەر یەکە و لە ڕاستە خۆمان ئەو سیفەتانێکی ئێستا باسمان کرد لە خۆماندا بەرزەستەی بکەین، چونکە مرۆڤ کاتێک کە هەڵگری سیفەتێکی باش و چاک دەبی کەسایەتێکی بەهێزی لێ دروست دەبی. کەسایەتێک دەبی نمونەی ناو کۆمەڵگە دەبی. کۆمەڵگە خۆی پاک دەبتەوە لە ئینسانی خراپەکار و ئینسانی بەدڕەوشت و ئینسانی با بڵێن ناپەسەند و نەگونجاو. ئەگەر هەمومان هەر یەکە و لە ڕاستە خۆی هەوڵی ئەو بدە جێگەی ئەو سیفەتانە لە ناو ناخی خۆیدا بکاتەوە لایەنی کەم ئەگەر هەموو سیفەتەکانیشمان تێدا نەبی سێ بەشیمان تێدا بیتن بڕواتەبی کۆمەڵگە ئاراستەی دیکە وەردەگری. بۆیە ئێمە بەرنامەکەمان ناوی هاندانە، بەڵام دەمانەوێت هانی هەموو خەڵکیش بدەین کە بتوانن کەسایەتێکی بەهێز بە ئاراستەیەکی چاک هەڵگری کۆمەڵێک سیفەتی جوان و ئاکاری جوان لە خۆیاندا بەدی بکەن بۆی ببنە کەسایەتێکی بەهێز لە داهاتوودا.